بەپێی بڕیاری ژمارە 34 ئەنجومەنی وەزیران کە باواژۆی زۆر بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران واژۆ کراوە لە مانگی 11 2019 ئەو بڕیاری دامەزراندنیان دەرچووە و ئەو بڕیارە لە مانگی 12 گەیشت بۆ وەزارەتی دارایی و هەر لە مانگی 12 ئێمە نووسراوان کرد بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی چوارچێوە ئیداری و یاسایی و مالیەکانیان پێڕابگەێنن لەوەی کە پێیوەستن بە کۆمەڵێک ئەو زانیاریانی کە پێیوەستن بە شەهادەیان و پێیوەستە بە تەمەنیانەوە و لیستێک بۆ کۆمەڵێک مەرجەکانی دامەزراندن ئەوەی کە پێیوەستە بە یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستاندا بۆ دامەزراندنی وزیفەی گشتی بە تایبەت یاسای باری شارستانی ژمارە 24 هەموارکراو لە ساڵی 1960 و دوایین نووسرا و نووسراوی بەڕێز سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران بوو کە لە 16 دوای 2020 واتە دوێنێ ئەم نووسراوە گەیشت بۆ وەزارەتی دارایی بڕیاری دامەزراندنیان و ئێمە هەر ئەمڕۆ کە لە بڕیارەکەی لە نووسراوەکەی سکرتاریەتی ئەنجومەنی وەزیراندا وەزارەتی دارایی و ئابووری ڕاستپەردراوە بۆ ئەوەی بەداواکردنی بەڵگەنامە یاسایە پێویستیەکان لە وەزارەتی پەروەردە و ئێمە هەر ئەمڕۆ کە دوێنێ نووسراوەکەی سکرتاریەتی ئەنجومەنی وەزیران گەیشتووە بۆ وەزارەتی دارایی هەر ئەمڕۆ ئێمە نووسراومان کردە بە واژۆی زۆر بەڕێز وەزیری دارایی و ئابووری بۆ وەزارەتی پەروەردە بۆ ئەوەی ئەو بەڵگەنامانەی کە پێویستن و بۆ دامەزراندنی مامۆستایانی بەڕێزی گرێبەست بینێرن